یاری چاشارکەیە دەمێ دەڵێن دێ دەمێ دەڵێن نایە موچە دەڵێن موچە گیرفانی هەمووانیش سەوزەڵە خانم دەڵێ سەوزەڵێ و سەوزەڵێ سەوزەڵێ و خانیم گیری بێتەوە عشق و تاتۆ و کافر و وەنە و شەوتیری دڵدارانیش ترێندی هەفتن با دەست پێ بکەین چارەت بەسەردادا بڕۆ ئاترسم بمریم دیارە تۆم جۆرە کەسانە ناناستی کە چۆن بە درۆ بەرتەکەون دوایش ئەڵێن زۆر ئەکتیڤم جوچکە لە هێلکەی دێتەوی دەستە ناوایە گەر قەرار بوو گۆڕە خوای زانێت نانا شەهێن خان خۆشت دەتزانی خۆمان شەوەش کردی و دنیامان خراپ کردیان سەزوازم لێ بێدا چیم لێت ناوێ بەس بڕۆ ئەرێ لە یادتان ماوە ئەم دوو برا دەنگخۆشە وەختی خۆی بە گۆرانی کافر چیان پێکردین باسی 2000ەکان ناکەم ئەمە بەس عشقە دڵشکا و بریندارەکانی لە دایکبوانی 80 و 90ەکان تی دەگەن چارەت بەسەردادا بڕۆ ماڵی شێوەندی کۆچی تۆ ئیڤان و بنجامین نزیکن لەوەی بێدەنگی ساڵانێکیان بشکێن و بێنەوە ناو هاودارانیان ئیڤان بێبراکەی هاتۆتۆ کوردستان و دەشێوێ لە کوردستان بمرێ ئەو جارە بڕیارم داوە کە بێم لە کوردستان نەبەز بمێنمەوە لە کوردستان بمرم کارەکان سینگڵ تراکەن یا لە ئەلبومایە هەردوو لەگەڵ بنجامینیشمان کردووە هەندێکیش ئلکترۆنیکمان کردووە لە کانەدا و هەندێکیش سینگل بۆ مایکی 1964 ئەم نهێنیشی ئاشکرا کرد دەمانەوێت ڤیدیۆ کلیپ بکەین لە کوردستان بۆ یەکەم جار دەمانەوێت لە کوردستان ڤیدیۆ کلیپ بکەین وای پێشتر نەتان کردووە؟ نو پێشتر لە کوردستان هیچ ڤیدیۆ کلیپێکمان نەکردووە بەڵام لەگەڵ یەک دوو گروپ قسەمان کردووە بە زووی دەمانەوێت لە کوردستان دەست بە یەک دوو کار بکەینەوە ژەوڵین شوێنێکە کە من باسی دەکەم بە پۆزیشەوتی ئێمە ئیفتیخار دەکەین کارەکانمان ئینتەرناشناڵە و تورکی و ئێرانی ئیش ناکەین ئێمە موزیکی کوردیمان پلەیەک بردە پێش ئێمە دەوان هەوێ هیندە ئینتەرناشناڵ ئیش بکەین و لە بێدایەتیشەوە ئێمە بووین کە موسیقی کوردیمان بە ئینتەرناشناڵ هێنانێ و وڵاتەوە لە پێش ئێمە کەسە ویشەی نەکردبوو و ئەو ئفتخارەمان هەیە کە یەک پلە موسیقی کوردیمان بردە پێش ئاترسم بمریم لەم دوور وڵاتایە ئیتر ئەمە عشق جا بۆ هەر کەسێ بێ گرنگ نییە بەڵام هێندە زاڵمە هەرچی کاری سەرشێتانێ پێت دەکات هەتا ئەگەر ئازاریشی هەبێت وەک ئەو گەنجەی شاری سنەی ڕۆژهەڵات کە وێنەی هونەرمەند ناسری ڕەزازی لە باندەستی کوتیوە ڤیدۆکە گەنجێک بەناوی فەرزاد بڵاوی کردوێتەوە کە کاری تاتۆ دەکات ئێمە پەیوەندیمان پێوە کرد و پرسیمان ئەرێ ئەمە ڕاستیە پێیوتین بەڵێ بۆ برادێکم کردووە کە زۆر عاشقی هونەرمەند ناسری ڕەزازیە و لە باندەستی کوتیم بۆشی بکرێت بۆ دیداری ئەو عشقا دێتە باشوور ئێمەشی واخوازین ئەو خەونەی بێتە دی ببەخشە کوێری وتە چی؟ ئەڵێم کوێری هەرچی دیمەن و بەشەکانی درامای گەردەلول کۆن بێت ئەم دیمەنانی وەنەوشی لە خۆبای و پاقلاوەکەی کۆن نابێت دیارە تۆم جۆرە کەسانە ناناستی کە چۆن بە درۆ بەرتەکەون دوایش ئەڵێن ئەو خاتون داوای لێبوردنەکەین هەم جوانی و نازدارەکەی هەمیش ئەدا و ڕۆڵبینینەکەی کاریگەر بوو هەرچەندە ماوەماون دەبێ و دەنگی نامێنێ بەڵام وەک خۆی باسی دەکات ئێستا لە سۆشیال میدیا زۆر ئاکتیڤە زۆر ئەکتیڤم وا دیارە کاری گەورەشی بەدەستەوەی و ئامادەی وەرزی چوارەمی گەردەلولیشە وڵی جارە نامێ باسیکەم ئەمەوێت درامایە فیلمە ئیتر ڕەنگە دراماش هەبێ و فیلمیش هەبێ و منە زۆر ئیش ئێستا بەڵێ ئیشەڵڵا دەست پێکەین پامنێری 1964 هەرچی هێنای و بردی پێی نەوتین فیلم و درامانویەکەی چیە و کەی دەردەکەوێتەوە و حەزی کرد نهێنی بێ بینەرەکان ئێسامان زۆر وشیە ناڵم خوا نەخواستە بینەری ڕابردوو لە ڕابردووان نەبوون نا بە پێچەوانە بەڵام ئێستا زۆر متابعترن لەبەرەوە ئینسان ئەبێت ڕۆژ بە ڕۆژ تەتەورات و ئیشی باشتر و تەبعاً دەڵێن پەڕی کۆن بە بامەکە باش نییە کەچی کارمەند ڕەواندزی دەفتەری ڕابردووەکەی هەمووی هەڵدایەوە گەر قەرار بوو گۆڕە ڕۆح لە ژیان نەماوە هەڵبەتە دەفتەری ڕابردوو چەند ڕۆژێک بەر لە ئێستا بڵاو بووە دەنگدانەوەکی زۆر باشی هەبوو
ویوەرەی باشی هەبوو خەڵکەی زۆر باش سەیری کردو و فیدباکێکی زۆر باش هەبوو ناو خەڵک ڕەنجمان دەبوونی تقریبا نزیکەی 3 ساڵ و نیوە بێ دوای چەندێک 3 ساڵ بەڕای ئێوە 3 ساڵ بۆ کلیپێک زۆر نییە و لە ئایندەدا ئیشەڵڵا بەرهەمی نوێمانە بی ئەوەی کە لە پلانمان بی ئێستانەکەەوەی کە لە هەگبەمان بی حەیرانێکە سەرگوزشتەیەکە سەرگوشتێ حەیرانێکە بەنیازین لە ئایندەچی نێزیک ڕێکۆردی بکەین و ئیشەڵڵا کلیپێکی جوانی لە بۆ ئەوکەین و کەوتە بەردید و گوێی ئێوە ئەزیز و خۆشەویستیش لەوە گەڕێن سەرگوزشتەی حەیرانێکی بەدەستەوەیە بۆ خاتری هەوادارە بادینیەکانیشی ساڵی داهاتوو نیازی هەیە بە بادینی بۆیان بچڕێت و دەژڵێت هەرچی دەڵێم گۆرانی کەس چیرۆکەکە نەهێنێتە سەرخۆی وەکو ئیشی بادینیمان ئامادەیە وەکو فیکرە وەکو ئیش بەڵام ڕەنگە بکەوتە دوای سەری ساڵ کاکە بەس کەس بەخۆی تێنەگا و مۆزوعە ئیدی ئەو گۆرانیەوە چڕدرێ و چۆی نابێ یەکتریان لە پشتیدا هەر نازانم ئەو کچە عەجوولە چۆن بەرگەی ئەو تیرەی گرت بەزوا دیارە تیرەکەی زۆر عاشقانێ و پڕ بەدڵی ئەڵێت وەرە ڕزگارم کە وەرە هاتی ئەم جارە مەڕۆ ئەمەی باسم کرد کلیپێکی تازەی دەشنێ مورادە بە ناوی گیانم لێرە داوای لێکم بابگەڕێتەوە باوکی مناڵەکانمە ئێستاش خۆشمەوێت بۆ ناگەڕێتەوە ئێستا نێوانتان چۆنە لەگەڵ کاروانە بانەوە کۆمنت بێ نازانم خوای زانێت نانا شەهێن خان خۆشت دەتزانی بەس نەتویست بە ئێمەی بڵێ دەی یاخۆ پیرۆ خەڕۆ بن دوای چەندین جار شەڕ و ناکۆکی شەهێن جەمال و کاروان ئاواتی هاوسەری ئاوێکیان کرد بە ئاگرەکەی نێوانیان وەک لەیل و مەجنون خۆشەویستی بۆ یەک دەسەنەوە دەڵێن خەڵک گوازمان لێبێنێ ئێمە عیبمان نییە بە بەردەوامی سوپرایزمان هەیە ئەگەر خەڵک لێمان تێک نەیە ئەم جارە نێوانەکە باشە سواز بۆ خۆ من هیچ شتێکم نییە لەگەڵە ئەیتر خەڵکی چۆن بیرەکاتەوە با بیرکاتەوە هەر بە بەردەوامی وتومە خۆشمەوێ ئەگەر غەڵەتیشی هەبێ هەر خۆشمەوێ نوژەرەڵم خۆشمەوێ یەکەم کەس چێ پیرۆزبایی لێ کردی باوە بوون خدا تا ئەو ڕادێ بژی بزانی بۆ لەدایک بوویت و بتانی پرسیار بکەیت هەر چوارچەوێکیش ئازاری دایت بیشکێنە و لێی وەرە دەرێ ئەمە قسەی فەرهاد پیرباڵ بوو لە یادی 64 ساڵی لەدایک بوونی وتیشی بەر لە هەمووان خدا پیرۆزبایی لێ کردم تا ئەو ڕادێ بژی کە بزانی لۆ لەدایک بوویت هێزی ئەوەت پەیدا بکەیت بتانی سوال بکەیت بۆ لەدایک بوویت بە تو لۆ لەدایک بوویت بۆی بژی پشی لەش دەژی ئێوە نیە جووچکە لە هێلکەی دێت دەوی دەستە ناوایە جووچکە ناتانێ بەس چۆنا داچیت کوی فێرکردی ئەوها دەژی بەزە تو دەبی لەو کولتورە بێ دەرێ کە داکت فێرت دەکە لەو کولتورە بێ دەرێ کە بابت فێرت دەکە معنایەوە نییە بابت ئەگەر نوێشکەر بۆ تو بچی عارەقی خۆیە نا تێم بگەت چ دەڵێم چارچێوەیەک ئەزیەتیدا باش نەبوو بۆ بەشەر بیشتێنەوەرە دەرەوە ئەبن وەکو مامۆستا زیادە سەعەت شاری بەجێ نەهێڵم ئەولێریش خۆپەرست نەبی کارۆخ ئیبراهیمی دەرهێنەر ئەم هەفتەیە بە تاکسی 964 پیاسێکی شاری کرد و بەدەم گفتوگۆ قسەی خۆشەوە نهێنی سیری ئاشکرا کردووتی من وەک زیاد ئەسعات هەولێر جێ ناهێڵم هەرچەندە هەندێک کەس لە ناوەندی شانۆی هەولێر دەیانێت کۆیلەی ئەوان بیت ڕەتیشی کردەوە بەو توانە هونەری ئێستا هەیە درامای کوردی ڕکابەری درامای تورکی و فارسی بکات ئەبن دەزانم ئیشە بووە کابرا ویستیتی عملیاتی لۆ کوڕەکەی بکاتن کەس یارمەتی لەدایە موافقەی مەسرحیەکیان دایتێ لە جیهانی عەربی ترێندە گەرمەکەی هەفتە سیرێن عەبدولنور ئەستێری ناوداری لوبنانی بوو لە شەو ئاهەنگێکی تایبەت لە نێوان هاوسەرەکەی و گۆرانی بێژی بەناوبانگی عێراقی سەیف نەبیل دانیشتو و خۆی وەرگرتۆ سەمادەکا و گۆرانیش دەڵێ بەڵام ئەوەندەی بە دەوری سەیف نەبیل دادەچێ بەلای هاوسەرەکەی هەر ناچێ جا ئەمە بۆتە قسە و باسی ناو خەڵک بە کوردە حیاتێکی خۆشمانەوە لەم بەینا کۆمنتی خۆشخۆشیان لەم پیج بۆ ئەو پیج بۆ دەنووسرێ لوبنانیەک دەڵێت سیرین و هاوسەرەکەی بەڕێزن و ئەمە شتێکی ئاساییە بۆ ئێمەی لوبنانی و هیچی تێدانە یەکێکی تریش بۆی دەسێنێتەوە دەڵێ لە تەنیشت هاوسەرەکەی دڵخۆشە و ماشەڵڵا پێکەوە دانیشتون و تێگەیشتون سەیف نەبیل و سیرین عەبدولنور لە مێژە هاوڕێن و پێشتریش زۆر پێکەوە دەرکەوتون بەڵام ئەم جاریان بوونەتە بنێشتە خۆشەی سەرزاری خەڵک بابا ئەو بڕیمۆتەوە بخە من نەبێ بای